حاضر لسروان پیش هاتان چه هیا؟ گروی هرمز به تمامی هاتیه گرتن هات نوچونا گشتیان له هاتیه را گرتن جبر کو اوکه چند گشتی در باز ببون جبر هیرشن بردام اسرائیل بو سر حزب الله لبنانی لبنانی ایران دبیجیتن گروی هرمز و ناکم حتی کو هیرشن لسر حزب الله لبنانی بهنا رواسناند برام بردا ترامپ گوتیه کو اف آگر بسته لبنانی و ناگیرید جبر حزب الله لبنانی وجلاء كدي بشتي وهر شا أفريقيا إسرائيل لسر إيران أنجام داي بالاوجها كنافته إيران يجي دز بهرشين خوكير بسر ولاتين كان دابه بسر إمارات سعودية وكويت پیش هاتن وی اگر بسته چنه ددما كده ام بحث گفتگویان دکین روجا جمعه روجا عینیه دناف برا شاندن امریکا و ایران بناف بین کاریا پاکستانی لإسلام آباد شورمندي وزي ودامزرينري نافندا عراقي بوزي لواشنطن هجاي هاري استيبانيان جا دبي ميفان منه هجاي هاري تو قالك بخيراتية كردستان 24 سري ما لي درناتشيت أفاهاتي راجهاندن آگر بسته گفتگویا ریکفتنه بردوامی شر چیه ناوه چیه؟ زۆر سپاس بۆ میوانداریکردنم لە ڕاستیدا ئەو ئاگربەستەی ڕاگەیەنراوە لە هەردوو لای شەڕەوە بۆ ماوەی 2 هەفتە بەسە بۆەوەی ببێتە تاقیکردنەوەیەک تا چەند هەردوو لە پابەندی ئاگربەستەکە دەبن سەرڕایەوەش لە ڕاستیدا هێرشە لابەلایەکان کەمتر بووە هێرشێکی گەورە کراوەتە سەر بەیروت و دەوروبەری هێرشی سەر لوبنان یەکێک بووە لە مەرزەکانی ئێران کە داوای کرد ئیسرائیل پابەندی و مەرجە بێتە ئاگربەست ڕابگەێنرێ و شەڕ نەکرێت لە لوبنان ئەمەش بە پێشێلکردنی ئەو ئاگربەستە سیر دەکرێت جگە لەوەش ئەو هەواڵانەی بڵاو کراونەتەوە لەبارەی هێرشی سەر هێڵی بۆڕی نەوتی سعودیە لە ڕۆژهەڵات بۆ ڕۆژ ئاوا ئەمەش دەبێتە پێشێلکردنی ئاگربەستەکە بۆیە چەند ڕۆژی ئایندە و 2 هەفتەی ئایندە تاقیکردنەوەیەکی ڕاستەقینە دەبێت بۆ هەردوو لاکە تا چەند پابندن بەڵام هێژەیە هاری تشتێ سەرنج ڕاکێش ئەvەیە پێشی نوکە وایت هاوسێ کوشکاسپی ڕاگەهاندیە ئەو 10 خاڵێن ئیرانی ڕادەستی مەکرین و مە گفتوگول سەرکردی جیاوازن جوان 10 خاڵێن نوکە ئیران بەڵاو دکات ئەvە چ پێش هاتەکە بۆ شکستنە گفتوگویان بەدڵنیاییەوە ئێستا دەبینین جیاوازیەکی زۆر بەدی دەکرێت لە ناوەڕۆکی ئاگربەستی هەردوو لام بوون منە ئەو شێوازەی بینیمان دوێنێ شەو گیرایە بەر و ئەمڕۆ بەیانیش بینیمان بە نێوەندگیری پاکستان بوو ئەو ئاگربەستە زۆر بە پەلا گەیشتە ئەو ڕێکەوتنە بۆیە پێویستە و ئاساییشە ئەگەر ناکۆکی هەبێ لە خاڵی هەردوولادا باشە هێژەیە هاری ترامپ دەبێژیتن ئیران یا ئاگەهدارە و حزبڵە لبنانی لبنان ji dervey agirبەستەیە ئانکو هێرشێن ئیسرائیلێ بوو سەر حزبڵە لبنانی لە لبنانê دێت بەردەوام بن بەڵام ئیران دەبێژیتن ئەگەر ئەف هێرشە لەسەر حزبڵە بەردەوام بن کەواتە نەگەڕووی هورمز بەتکەین نەژی بەشداری دانوستاندنان دەبین بەدڵنیاییەوە ئەمە یەکێکە لە خاڵەکانی ناکۆکی نێوان هەردوو لە بەڵام لایەنی ئێران ڕوون و ئاشکرا بوو کە ئاگربەست لە لوبنانیش بەشێک دەبێ لە ئاگربەستێکی گشتی نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیلیش بە هەمان شێوە بۆیە زۆر سەختە ئێستا پێشبینی بکرێ لەوەی کاردانەوەی ئێران چۆن دەبێت چونکە سەرڕایەوە ڕایگەیاند ئێران ڕایگەیان لەوانەیە وەڵامی هێرشەکانی ئیسرائیل بداتەوە ئەگەر هێرش بکرێتە سەر لوبنان و
هێرشەکەش کراوە بۆیە سەختە پێشبینی بکرێ هەڵوێستی ئەمریکا چۆن دەبێ ئەگەر ئێران موشک و درۆن ئاراستەی ئیسرائیل بکە بەڵام ئەوەی زۆر گرنگە بەڵام ئیرانێ بەرامبەری ڤای هێرشە ئەڤروکە یاکوت بێژیت ئەمریکا و ئیسرائیلێ لەسەر پاڵاوگەهەکە نافتەی لە ئیرانی ئەنجامدایە هێرشی ئیسرائیلێ نەکرد ئیران هەستا هێرشی سەر کوێت سعودیا و ئیماراتێ کرد هین چاوە vê dibînin هەڵوێستی ئێران ئەوە بوو هێرشەکان تەواوی هێرشەکان لە دژی بەرژەوەندیەکانی ئەمریکا لە وڵاتانی کەنداوە چونکە دەزانین هەموو ئەو هێرشانە دژی ئەمریکا و بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکە نەکراون زۆرینەی ئەو هێرشانە بەرژێرخان بەرژێرخانی وڵاتانی کەندا و کەوتووە تەنانەت هێرشکراوەتە سەر ئەو شوێنانەی خەڵکی سڤیل لی نیشتەجێ بوو بۆیە دۆخەکە وێنەیەکی ڕوون و تەواوی نییە چاوەڕێین لەوانەیە کۆشکی سپی کاردانەوەی لەسەر و بابەتە هەبێ لەوانەیە هەڵوێستەکە بە تەواوی بگۆڕێ ئەگەر هێرشەکان بۆ سەر دامەزراوە نەوتیەکان بەردەوام بێ یاخود هێرشەکان بۆ سەر باشە هێژای ئیسیبانیان مەسەلا وا دانوستاندنان دگەل پێشێلکردنە ئاگربەستێ چییە؟ ئەو دانوستاندنێن دوزبە دێدنا بەرە ئەمریکا و ئیرانێ لە ئیسلام ئاباد پاکستانê هێدا ئەنجامدان دە چه هیڤیەک ژێ هەیە و تو چه چاوەڕێت بکەی؟ قۆناغی ئایندە زۆر سەخت دەبێت چونکە دانوستانی نێوان هەردوو لا دەزانین ئەو دانوستانەی پێشتر لە عومان یاخود لە وڵاتانی ئەوروپا بەڕێوە چوو چەند سەخت بۆ هەردوو لاش بەڵام ئێستا ئەگەر تێبینی بکەین لە ڕاستیدا جۆرێک لە نەرمینواندن هەیە لەلایەن ئێرانەوە کە لەو جەنگە بەردەوام نەبێ لەوانەیە بەشێک لە مەرجەکان ڕازی بێ و بەشێک لە مەرجەکانی ئەمریکا و ئیسرائیل قبول نەکە بەڵام لە کۆتاییدا لە بڕوایدام لە قۆناغی ئایندە سەختیەکی زۆر دەبینین سەخت دەبێت بەڵام لەوانەیە بگەینە دەرەنجامێکی ئەرێنی بۆ هەردوولا باشە هێژەیە هاری ئیسیبانیان شێورمەندێ وزەیە و دامەزرێنەرێ ناڤەندا عێراقی بۆ وزەیە ژ واشنگتن گەلەک سپاسیەتە دکەم خێر هاوتی